کێڵگەی نەوتی شیوەشان کە بە دووەم کێڵگەی نەوتی سنووری قەزای کۆیە دادەنرێ کە 2 ساڵ لەمەوبەر بەرهەمی ڕۆژانەی 5,000 بەرمیل بووە. بەڵام ئێستا ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات بەرهەمەکەی دابەزیوە بۆ 1000 بەرمیل لە ڕۆژێکدا. ئەو ئەندامی پەرلەمانی کوردستان کە بە مەیدانی سەردانی کێڵگەکەی کردووە ئاماژە بەوە دەکات بێجگە لە کەمبوونەوەی بڕەکەی جۆر و کواڵیتیەکەیشی و گۆڕاوە و ڕێژەیەکی زۆر ئاوی تێکەڵ بووە. کەرگێکیان لە 140,000 بووە بە 16,500 کەرگێکیان لە 4 بۆ 5,000 بووە بە 1000 بەرمیل لە ڕۆژانەیە. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەموو بڕەپارەیە لە لێدانی ئەم بیرە نەوتانە دەدات و بەڵام لە ماوەیەکی کوردە بڕەکەیان ڕێژەکەیان داهاتەکەیان کەم دەکات. پێویستە حکوومەتی هەرێم بە جددی لەم بابەتە بگۆڵێتەوە ئایا هۆکاری چییە لەم ناوچەیە نەوتەکان بەرەو کۆتایی دەچێت. هیوادارم هیچ هۆکارێکی سیاسی لە پشتەوە نەبێ، هەر هۆکاری زانستی بن و چارەسەری بنەڕەتی بۆ بدۆزنەوە. لە سنووری قەزای کۆیە 2 کێڵگەی نەوتی هەن، ئەوانیش کێڵگەی شیوای شۆک لە ناحیەی تەختەق و کێڵگەی شیوەشان لە ناحیەی ئاشتیە. بە گوێرەی لێدوانی شارەزایان ئێستا ڕێژەی بەرهەمهێنان لە هەردوو کێڵگەکە بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. بە جۆرێک لە کێڵگەی نەوتی تەختەق لە ڕۆژێکدا تەنیا 16,500 بەرمیل نەوت بەرهەم دەهێنرێ کە 2 ساڵ لەمەوبەر ڕۆژانە 150,000 بەرمیل بەرهەمی هەبوو. هەروەها لە کێڵگەی نەوتی شیوەشانیش لە ڕۆژێکدا تەنیا 1000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنرێ کە 2 ساڵ لەمەوبەر 5,000 بەرمیل هەبوو لە ڕۆژێکدا. مامۆستایەکی بەشی نەوت لە زانکۆی کۆیە ئاماژە بەوە دەدا کە زۆربەی ئەو کێڵگانەی لە ڕابردوودا بەرهەمی ڕۆژانەیان خەملنرا بوو مەرز نییە ڕاست بوو بێت، چونکە لە پێشووتردا تەکنۆلۆژیا وەک ئێستا پێشکەوتوو نەبووە تا داتای ورد بدات بەدەستەوە. بەڵێ ئەگەر تۆ حاڵتێک بی نەوتێکی یەجگار زۆر لە مودەتێکی زەمەنی کەم دەربێنی دەبێتە سەبەوەی کە بەڵێ ئەو شوێنی کە نەوتەکەی تێدا کۆ بێتەوە لە ماوەیەکی کەمدا تووشی حاڵەتی دیکلاین بێ کە دەبێتە سەبەوەی کە با بڵێن مردنێک بەخۆیە ببینێ و خەزانە. سەبارەت بە کەمبوونەوەی بەرهەمی نەوت لە کێڵگەکانی سنووری کۆیە، قایمقامی کۆیە لە هەفتەکانی ڕابردوودا سەردانی وەزیری سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستانی کردبوو. لەو بارەوەی ڕایگەیاند وەزارەتی سامانە سروشتیەکان پلانی داناوە بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنان لە کێڵگە نەوتیەکانی کۆیە. هەڵبەتە سامانە سروشتیەکان بە بەردەوامی لە هەوڵی ئەوەدان بەرهەمی سامانی سروشتی زیاد بکەن چ غاز چ نەوت بۆ ئەو مەبەستە لە پلانیشیاندایە احتیمامێکی تایبەت بەو چێڵگەی شیواشۆک بدەن بە مەبەستی بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی بۆ ئەو مەبەستە لە ڕاوێژدان لەگەڵ چەند کۆمپانیایەک تا ڕێوشوێنی پێویستتر بگرنەبەر بە مەبەستی بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنان. باسکردنی کەمبوونەوەی ئاستی بەرهەمهێنان لە کێڵگەنەوتیەکانی کۆیە لە کاتێکدایە کە وەزارەتی سامانە سروشتیەکان لەم بارەیەوە هیچ داتا و زانیاریەکی نوێی نەخستۆتە ڕوو. خالید محەممەد NRT کۆیە.